سڵاتە بێ بینەرانی شارپرێس لە هەموو سەردەمێکدا کۆچ هەبووە لە مێژوشدا باز لە کۆچی گەورەی مرۆڤەکان کراوە لە قۆناغە جیاجیەکانی ژیاندا هەرچەندە کۆچ هەمیشە لە ئێستا و لە ڕابردوشدا بۆ گەیشتن بە ژیانێکی باشتر و شایستەتر بووە تەنها ئامانج گۆڕینی ژیان بووە بەڵام ئێمە لێرەدا باز لە کۆچی گەنجانی کوورد دەکەین کە ڕۆژانە گەنجێکی زۆر وڵات جێدێڵن و بۆ گەیشتن بە ئەوروپا ڕێگەی جیاجیا هەڵدەبژێرن ئێمە ئەم شەو میوانی بەرنامەکەمان بۆ گفتووەکردن لەسەر پرسی کۆچی بەلێشاوی گەنجانی کورد خاوەن یەکێک لە نووسینگەکانی گەشتیاریمان لەگەڵە لە شاری هەولێرەوە بەڕێز ڕزگار سابیرمان لەگەڵا کاک ڕزگار سڵاوت دەبێت پێش ئەوەی کە بێمە لای بەڕێزت پێکەوە راپۆرتێکمان هەیە کە هاوکارم بۆی ئامادە کردوین هاوکارم هاوڕاست پێکەوە بینەریە بین و پاشان ئەگەڕینەوە بۆ گفتوگۆکردن. بازاڕی جلوبەرگ و پێداویستیەکانی سەفەر لە هەرێمی کوردستان گەرمە. ڕۆژانە بەشێکی زۆر لە هاوڵاتیان سەردانی ئەم بازاڕە دەکەن و پێداویستیەکانی سەفەر دەکڕن بۆ ئەوەی بە یەکجاری نیشتیمان جێبهێڵن و ڕوو لە دەرەوەی وڵات بکەن. مام عەبدوڕەحمان فرۆشگایەکی هەیە لە نێو بازاڕەکەدا. دەڵێت لە تەمەنمدا هێندەی ئێستانم بینیوە هاوڵاتیان بێن و کەلوپەلی سەفەر بکڕن. هەر زۆریش خەڵک ڕوە. ئەرێ بەخوا. زیاتر گەنجە پیرە چێ باسی کەم. وەڵاهی گەنج و پیرە ڕوە بە زۆری گەنج. بە زۆری گەنجە ڕوە بە زۆری گەنجە ڕوە. چیان پێویستە لێرەی کڕن؟ وەڵایەتر جانتان پێویستە و قەمسەڵان پێویستە و پێڵاویان پێویستە و ئەوانان ئیترە بە ئەوانە ئەبەن هۆلەکەڵ خۆیان. زریان گەنجێکی تەمەن 27 ساڵە لە خۆ ئامادەکردندایە بۆ سەفەرێکی دژوار و هاتوونەهات لەگەڵ هاوڕێکەیدا دەیەوێت کەلوپەلی گەرم بکڕێت بۆ ئەوەی لە سەرما و تۆفانی نێو دەریا و دارستانەکان پارێزراو بێت. چیت پێ بۆچی هاتوویتە بازاڕ؟ وەڵاتین ئەمە مەتەریە و دەچین بەرەو ئەوروپای ئینشەڵڵا چونکە ژیان نییە بەڕاستی لێرە هیچ شتێکیان نەکاتیان نە کەسابەتیان نە هیچ شتێکی تیانە نە هەلیکار حکومەت هەر نییە هیچ ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ هەتا دەقێ زوو ڕۆی باشتر. تۆ ئامادەکاریت کردووە بۆ کۆچەکەت لەکوێوە کۆچەکەی خەتەرەکانی کۆچەزانی چییە؟ منە لە بیلاڕوسیاوە کۆچەکەم ئەچمە بیلاڕوسیا ئیتر لێەوە قاچاق شێڕین بەڕێ قاچاقا لە پۆڵندا لێشەوە چینە ئەڵمانێتر ئەبێ بیبڕی چار نییە. خەتەریاتی کۆچەزانی؟ وەڵا خەتەریات بڵێ ئەرە وەڵا ئیتر هەموو نەهامەتێکی تیاکە تۆ کۆچەکە بێ خۆ ئامادەی بۆ موشتێ. خۆ ئامادە کردو ئێستا پێداویستیەکان چی کردووە؟ وەڵا ئیتر جانتایە و مەتەریە و شتی خواردنە بۆ ناو جەنگەڵە و پێڵاوە پێڵاوی باش و هەموو ئامادەکانیان کردو. کۆچ خەونێکی بەردەوامی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ دۆزینەوەی هەر دەرچەیەکی نوێدا بەلێ شاو هاوڵاتیان دەچنە سنوورەکان و سەرەڕای زەحمەتیەکان هەڵدێن لەو هەموو کێشە و قەیرانەی لە ناوچەکەدا هەیە. ئەمان وایان کرد خەڵکی ئەمە سەرزەمینی هەزار بێگانە ببڕن لە سەدان دەریا و بەحر و ئیجە بدەن بەس بۆەوەی کە ڕزگاریان بێ و لە پێناو ژیانێکی شایستەیە گیانی خۆیان بکەنەمە ترسیەوە. ئەمان وایان کرد کە خەڵکی وڵاتێکی خۆیان جێبێڵن و بچن بە وڵاتێکی بێگانە لەبەرەوەی ژیانی ئێرە بە شایستە نازان تیا بژین ژیانی ئێرە پێیان وایە مستەقبەلی نییە پێیان وایە کە شایانی ئەوە نین تیا بژین. نووسینگەکانی فڕۆکەوانی لەم ماوەیەدا زۆرترین لۆریان لەسەر بووە چونکە خواستێکی زۆر هەیە بۆ کڕینی بلیت و دەستکەوتنی ڤیزا. ئێمە وەکو نووسینگەکانی فڕۆکەوانی چونکە شوێنی یەکەمی ئەوەی خەڵک دێ سۆراغی تیکت و ڤیزا ئەو شتانە لە ئێمەکە تەبان ئاگاداری ئەو شتانە هەین دائیمەن خەڵک بەعام بە دوای منفەزی تازەوەیە بۆ کۆچکردن یعنی ئەوە نەبێ وەستا بێ لە ماوەیەکە کە ئەو وەستەیە دەنگ نامێنێ و لێ شاونیە ئەوانە ئەوەی کە ڕێگاکان قورسن حالیان حالی حاضر لە تەڵەبێکی زۆر هەیە لەسەر بیلاڕوسیا. باپی ئاماری دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران تەنها لە دەمانگی ئەم ساڵدا زیاتر لە 40,000 هاوڵاتی عێراقی داوای مافی پەنابەریان لە وڵاتانی ئەوروپا کردووە. ئەمە جگە لەو کەسانەی تاوەکو ئێستا نەگەشتون و
لە سەر سنوورەکانن. هاوشێوی ساڵانی ڕابردوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق دەستیان کردوەوە بە کۆچکردن بە مەبەستی ژیانێکی باشتر و شایستەتر بۆ خۆیان و خێزانەکانیان دیارە بەدەر لەو ڕێگایی کە ساڵانی ڕابردوو هەبووە کە لە تورکیاوە بۆ پێیکە دەواازێکی سەرەکی بۆ بە ڕێگەی ئاوی و هاوکات بە ڕێگەی وشکانی وە نسبێکی کەمیشمان هەبوو بە ڕێگەی ئاسمانی لێوە خۆیان گەیانەوە بە وڵاتانی ئەوروپا. دیارە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان وە کۆچبەران ڕێگەیەکی دیکان لەلایەن ئەو گروپ و باندانەوە دۆزیوەتەوە ئیشکە وڵاتی بیلاڕوسیایە لە ماوەی دەمانگی ڕابردووە بە پێو ئامارە سەرەتایانی کە بەدەست دەستگای لوتکە کەوتوتەوە بۆ ئێرە زیاتر لە 40,000 پەنابەر لە وڵاتانی ئەوروپا داوانامی مافی پەنابەریان پێشکەش کردومە بۆ کەسانێک کە سەر و تەمەن 18 ساڵن. دیارە جیاواز داوانێمە ڕێژەیەکی بەرچایشمان هەیە لەو خێزانانی کە ڕۆشتون منداڵیان لەگەڵا بۆ کە خواردەمەن 18 ساڵ بوونە. ناسەقامگیری بارودۆخی عێراق و هەرێمی کوردستان وای کردووە کە هاوڵاتیان هەست بە ئارامی بکەن و بەردەوام لە گەڕاندان بۆ دۆزینەوەی دەرچەیەک تاوەکو کۆچ بۆ لانەیەکی ئارام بکەن. هەوراز ئەحمەد شارپرێس، سلێمانی. دووبارە سڵاوتان نەبێ بینێرانی شارپرێز دووبارە ئاگرن نوێ بیۆنەکەمان ڕزگار سابیر خاوەن نووسینگەی گەشتیاری لە شاری هەولێر. کاک ڕزگار سڵاوت لێبێ ڕۆژانە ڕێژەی سەردانیکردنی گەنجان بۆ نووسینگەکەی ئێوە چۆنە؟ سڵاو لە بەڕێزت، خۆشحاڵم لە کەناڵەکەی بەڕێزتان کەناڵی شارپرێز. ڕاستی ڕۆژانە خەڵک زۆر سەردانمانەکاتن وەکو سەفەری تورکیا یاخود ئازربایجان، بیلاڕوسیا. بەنسبەت بیلاڕوسیا ئێمە سێمەک لەمەوبەر گروپی گەشتیاریمان هەبوو کە پاگەجێک بوو پێک هاتبوو لە 10 ڕۆژ بۆ 10 ڕۆژ نانی بایانی 10 ڕۆژ حجزی هوتێل تکتی تووەی و فیزا $2200 وەکو گروپی گەشتیاری ئەمە دەمان نرد و دەهاتەوە بۆ 10 ڕۆژ. بەڵام بەنسبەتەوەی کە ئەم گەنجە بەڕێزانە ئەم گەنجە جوانانی کوردستان ئەم گەنجە بەتوانیانە بەڕاستی من غەمگینم بێتاقەتم بەوەی کە وڵات بەجێ دێڵن یاخود سەفەر ئەکەن یاخود دڵیان ڕەنجاوە. من پێیان ئەڵێم لە باتیەوەی کە وڵات بەجێ دێڵن ئەتوانن یەک بگرن پێکەوە بوون دروستکەن، ئەتوانن خزمەت بە وڵاتەکەیان بکەن، ئەتوانن بۆ خۆیان دەست بدەنە کارێکەوە کاری ڕۆژانەیان دروستکەن. بەڵێ ڕاستە کەم و کوڕی هەیە، کەم و کوڕیش ئەوەی کە من لە 35 ساڵی عمر مایە بینیمە لە هەموو جیهان و کەم و کوڕی هەیە تەنانەت لە وڵاتانی ئەوروپاش. ئیدی نازەم لەوە زیاتر بەڕاستی من ناڕەحەتم وەگوتم جەرگم دێشێت بەوەی کە تاکێکی وڵاتەکەم گەنجێکی وڵاتەکەم خاک و نیشتیمانەکەی بەجێدەم. پێم وایە ئەمە من ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە، پێم وایە هەڵەیەکی گەورەیە. بەڵێ کاک ڕزگار ئەوەی کە سەردانی نووسینگەکەی ئێوەکە بۆ بەتایبەت بۆ چوونە دەرەوە بۆ گەشتن بە ئەوروپا تەنیا گەنجەکانن یان خێزانیش سەردانی ئێوەکەن؟ مەسەلەی سەردانکردن بۆ نووسینگەکەی ئێمە وەکو شەریکە گۆڵدن فلایت بۆ گەشت و گوزار ئێمە زیاتر کار دەکەین لەسەر بواری سیاحی، گروپی سیاحی. ئەو کەسانێک کە سەردانی ئێمە دەکەن زۆر جار حاڵەت هەبوو بەڵێ عایلە هەبووە سینگلیشە بۆ سەرداری کردوین کە من ئەمێ فیزە وەرگرم بڕۆم لە وڵاتەکەم بەجێ بێڵم بۆ نمونەوەی گوتووە. بەڵام ئەمە بەڕێز و تەقدیرێکی زۆر و پێمان گوتووە بگورە ئێمە وەکو شەریکە گۆڵدن فلایت کە بەڕێزت باسی واکەی دەڕۆم نایەمە ناتوانین فیزە بۆ بەڕێزت وەرگرین. تەنها ئەو کەسانەی کە 100% بگەڕێنەوە بۆ وڵات ئەتوانین بۆ کەسانە وەرگرین بڕێکی قانونی بە حسابی بانقی بە ئەکاونت. بەڵێ ویزەی ئێستا یەکێک لە دەرەچەکان بۆ چوونە دەرەوە لە هەرێمی کوردستان زۆربەی گەنجەکان ڕێگای بیلاڕوسیا هەڵەبژێرن. گەشتن بە بیلاڕوسیا چۆنەوە ئەو کەسانی کە سەردانی نووسینگەکەی ئێوەکان بۆ گەشتن بە بیلاڕوسیا ئێوە چۆن وەڵامیان ئەدەنەوە؟ بەڵێ گەشتن بە بیلاڕوسیا سێ مانگ لەمەوبەر ئێمە گروپی گەشتیاریمان هەبوو بۆ وڵاتی بیلاڕوسیا هەروەکو پێشتر ئاماژەم پێدا گروپەکە
پاگێجێک بوو کە 10 ڕۆژ بوو 10 ڕۆژنانی بەیانی حەجی وتێل تکتی تووەی و 100% دەبای ئەو شخصە بگەڕێتەوە ئەو گروپە ئەگەر ئێمە نامانەتوانین کاری لەسەر بکەین لەبەرەوە زۆر شەریکات هەیە بەداغەوەم کاری لەسەر ئەوە کردووە کە خەڵکی نردووە یاخود گروپی نردووە دوایی نەهاتۆتەوە ئێستا شەریکەکەی لە بلاگلیزدایە و هەندێک شەریکە دراوەتە محکەمەش بۆ خۆی مناگەدار بوو بەڵام ئێمە بۆ جۆرە هیچ کاتێ حەزمان لە بۆ کار لێ بکەین و کاریشمان نەکەین بەڵێ ئەو نووسنگانی کە ئێستا کار بۆ ئەو گەنجانەکەن و ئەگەن بە بیلاروسیا کارەکەت چۆن نەکرێت من وەکەوەی کە جۆم لێبێت بۆ خۆم نەم کردووە بۆ نمونە نووسنگە هەبووە شخص هەبووە ئێمە جۆمان لێ بووە لە هەولێرە یاخود لە سلێمانیا فیزەی وەرگرتووە بۆ خەڵکی تکتی تووەی کردووە کە بڕوات نەگەڕێتەوە بەڵام ئەمە لێرە من ئەڵێم یەکەم هەڵە لە نووسنگەکەیە لەبەرەوەی ئاگادار بووە کە ئەم شخصە ئەڕوام نایەتەوە بەو شێوەیە کراوە ئەوەندەی ئاگادار بن کاک ڕزگار لە نووسنگەکانەوە ڕێژەی کۆچی گەنجان چۆنە لە بەرزبوونەوەدایە ئەوەی کە ئێمە ئاگادار بین بەڵێ ئێستاش بازە گەنجێک هەیە دەیەوێت سەفەرکات زۆر گەنجمان هەیە دڵی ڕەنجاوە بێتاقەتە یاخود ماندووە بەس من لێرە شتێکەڵم من ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو ئەو گەنجە بەتوانایانە هەیە ئەو گەنجە جوانانە هەیە من لێرە ئەڵم باشە بۆچی ڕاستان بیر لەوە ئەکەنەوە کە سەفەرکەن وڵات بەجێ بێڵن بۆ نایەن حەلی تر هەیە بۆ نایەن بیرۆکەیەکە بکەن کارێک بکەن دەست بدەنە بزنزێکی بچووک یاخود معاشێکی ئەگەر لە کەرتی تایبەتیش بێ بۆ نمونە ئێستا کاروبار زۆرە هەیە ماگانە $500 ئەتوانین لە کەرتی تایبەت یاخود $400 کار بکەیت خۆت بژێنی من پێم وایە لە باتی ئەوەی کە بیر لە سەفەر بکەنەوە وڵات بەجێ دێڵن هەوڵ بدەن ستێپ بای ستێپ قاڵدرمە خۆیان دروستکەن باشترە من خۆشم هەر گەنجێکم وەکو گەنجانە و لە منداڵیەوە الحەمدولیلا خۆم دروست کردووە تاوەکو ئەمڕۆ هیچ کاتێک بیرم لەوە نەکردوێتەوە کە بڕۆم وڵات بەجێ بێڵم چونکە ئەگەر وڵات بەجێ بێڵم کەواتە من شکستم خوارد لە ژیانم کەواتە من سەرکەوتوو نەبووم ئەمە واقعی ژیانە بگورە من ئەمە واقعەکە باسی خەونی ئەوەیە کە بگات بە ئەوروپا بەڵام جگەل لە ئەو ڕێگا قاچاخانی هەیە ئایا لە هیچ کام لە نووسنگەکانەوە ڕێگەیەکی سەلامەت هەیە کە بە پارەیەکی زۆرتر گەنجان بتوانن لێوەی ئەو کارە بکەن و بچنە دەرەوە بگەن بە ئەوروپا من ڕز و تەقدیرم بۆ جەنابەت هەیە بۆ کەناڵەکەشت بە نسبەت ئەوەی کە لە نووسنگەیەکەوە ڕێیەک هەبێتن نازانم ئێمە وەکو شەریکە گۆڵدن فلایت هیچ شتێک نییە لە لای ئێمە ناوی لێ بنان ڕێ لەبەرەوەی ئێمە شەریکەیەکی ڕسمین نزیکەی 10 ساڵە کار ئەکەین و 2 ئیجازەی قانونیمان هەیە ئێمە ناتوانین پێ بڵێن ناوی لێنێن ڕێ ئەمە ئەکەوێتە قالبێچکەوە قالبی قاچاق کە جۆمان لێ زۆر کەسەیە لە تووشیاوە سەفەرەکان لەو ڕێەوە بەڵێ سوپاس بۆ ڕزگار سابیر خاوەن یەکێک لە نووسنگەکانی گەشتیاری لە شاری هەولێر کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆت بۆ